سڵاو بینەرانی بەڕێز خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی هزرە جیاوازەکان دێنەوە خزمەتتان. لەم ئەڵقەیەدا بە میوانداری زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر شوان باس لە پرسی ئەحەقیەتی معاویە یاخود عەلی دەکەین لەو فتنەیەی کە لەو سەردەمەدا بووە. ئەم بابەتەش لێەوە دێت کە دوای سەرکەوتنی شۆڕشی گەلانی سووریا مەسەلەی دەوڵەتی ئومەوی کە پایتەختەکەیان دیمەشق بووە زیندوو بۆتەوە و زۆر کەس لە زانایان و مفەکیران و تەنانەت میدیاکارانش دانەوێت شەرعیەت بژێڕنەوە بۆ دەوڵەتی ئومەوی و ئومەویەکان. پێخۆشحاڵین کە لەم بەرنامەیەدا لە خزمەتتانابین. مامۆستا بەخێر بێت. زۆر سپاس کاکە. ئێمە لەوەتی ئەخوێنین و زۆربەی ئەو کتێبانێکی خوێنومانە لە سەردەمی گەنجیمان ناوتە ئێستا بگرە 1400 ساڵە وا تێگەیشتوین یاخود وا تێگەیەنداوین با بڵێن کولتوری ئیسلامی و مێژووەکەی بەم شێوەیە بووە کە عەلی کوڕی ئەبی تاڵیب خەلیفەی چوارەمی ڕاشدینە و خەلیفەیەکە کە لەسەر حەق بووە بەرامبەرەکانی کە هەر لە عایشە و تەڵحە و زوبێرەوە دەست پێکە تاکاتە معاویە و ئەوانی تر لەسەر یاخود فئەی باغیە بوون. ئێستا هەستەکەین خەریکە ئەم هاو کێشەیە پێچەوە نابێتەوە. چۆن ئەم بابەتە سیرکی؟ ئەگەر ڕێزکە مێژوویەکەیەوە گرانەوە بۆ پرسە یاخودە و قسەکردن لەسەر و بابەتە دووسێ لایانی گرنگ لە خۆ دەگرێ کاکسۆران. ئەوەی کە پەیوەستە بە بواری فقهی، پەیوەستە بە بواری مێژوویی بە تایبەتی مەسادری ڕەسین و ڕەسان و هەروها پەیوەستە بە بارودۆخی سیاسی ئێستاکەش کە ینی لە ناوچەکە بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەتیش لە سووریا و بەشێک لە ئێران لە عێراق و لە لوبنانیشی گرتوێتەوە. هەر کەسە و بە دوای ڕێزکەیەکی مێژوویی فقهی دەگەڕێتن بۆی شەرعیەت بدەوە و دەسەڵاتەی کە هەیەی جاچە لە عێراق بێت لە سووریا بێت لە لوبنان بیا خو ناوچە لە ناوچەیەکی تریش بیا شۆڕشێکە مۆرکەیەکی دینیشی پێوە بێتن دائیمەن حتما لایانی پەیوەستدار بۆ سەرکردایەتی ئەو بوارە بە دوای سەرچاوە ئەو سەرچاوانە دەگەڕێت کە شەرعیەتی لە ناو جەماوەرەکەی پێ بداتن و هەروە پشتگیری بەدەستبێنێت ناو جەماوەرە مەشتێکی زۆر نۆرماڵە و هەروە بۆ هەر ئێستا ژوای و هەرواش دەبێتن بە کۆکردنەوەی جەماوەر گرنگە بۆ سەرکەوتنی هەر شۆڕشێک و یاخود هەر جوولانەوەیەک هەر بزوتنەوەیەکە گۆڕۆپێکە فێراقێک لەو فێرەقانەی کە هەبووینە. ئەوەی کە پەیوەستە بە مێژووی ئایا کامیان لە سەحەقە کامیان لە سەحەق نییە ئەوە پرسیارێک جارێک شمولیە کاکەسۆران. ئەنی تۆ ناکرێت لە بوارێک لە بوارەکان وەڵامی ئەمە بدرێتەوە. بەڵام ئەوەی گرنگە لە کێوە ئەم شەرعی نەبوون و شەرعی بوونە دروست بوو. ینی پێم وایە ینی سەرەتای ئەو باسانە دەگەڕێتەوە سەر مەسەلەی هەر لە سەرەتای وەفاتی پێغەمبەری خوددا درودی خوای لێبێ و سەقیفەی بەنی ساعیدە و بوونی دوو گروپ و تێڕوانینی جیاواز بۆ پۆستی خلافەت لەو کاتەوە ئەو جۆرە جیاوازیە دروست دەبێ بەڵام ئەو جیاوازیە نەگەیشتە ئاستی شەڕ نەگەیشتە ئاستی پێکدادان تۆزێک گرژی کۆمەڵاتی ئەوشتانەی لێ دروست بوو بەڵام ئەوانش چارەسەر کراون ینی ئەمانش چارەسەر کراون بۆیە هەنیەتە لە مەسەلەی ئەوەی کە ئایا عەلی خەلیفەیەکی شەرعیە و حەقی ئەو بووە دەیگەڕێنەوە بۆ کۆمەڵێک هۆکار مەسەلەی خەیبەر مەسەلەی خەنداق مەسەلەی غەدیر خۆم کۆمەڵک بەمانە دەیگەڕێنەوە بەڵام لە بەرامبەریشدا قسە هەیە لەسەرەوەی ئەگەر پێغەمبەر دەستنیشانی کردبێ کۆمەڵک مؤشری بەقووەت هەن کە پێچەوانەیە ینی لەو مەسەلەیە کە بە پێچەوانەوە مەسەلەن ئەگەر لە غەدیر خۆم وا ببێ بۆچی دواتر مەسەلەن کە پێغەمبەر لەسەر مەرگە عەباس بە عەباسی مامی پێغەمبەر بە عەلی کوڕی ئەبی تاڵب دەڵێ با بچین با شتێکت بۆ بنووسێ ئەویش دەڵێ گە شتێکم بۆ نەنووسێتن دواتر هەبۆم نابێتن. بۆچی لەم کاتەیە زیندووکردنەوە ینی ئەم زیندووکردنەوەیش بە ئەحادیث و بە مەواقیف و بە بڵێن ئەو ڕەوتە مێژوویەی کە هەیە خۆ شتێک نییە کە لە هەوە مەسەن زانایەکی وەک دکتۆر تەها دولێمی زانایە ینی زانایەکی ئاینیە و چەندین بەرنامەی لەسەرم بابەتە کردو دکتۆر ئیبراهیمی مسریە بە هەمان شێوە زۆربەی ئەوانە ینی هەر لە ڕووی ئەحادیث و سیرە و ئەو ڕەوتە مێژوویەی کە هەیە
ئەمە دووبارەکەن ئەمە تا ئێستا لە چۆ بوو ینی بۆ شاراوەتەوە بەڵێ پێیوەستە بە بارودۆخی و کاتی سووریە ینی خۆی ئەو چەمکەلەوە هاتوۆتە پێشەوە دوای بەدەست بڵند دەرکردنی بەشار و هێنانی جۆلانی ینی زیاتر ئەو گۆڕینی سیستمی نیزامی حکومڕانی لە سووریا لەمەوە سەرچاوی گرتووە ئەنی لادانی دەسەڵاتێکی عەلەوی شیعەگەری و هێنانی دەسەڵاتێکی سونی ینی لەوە سەرچاوی گرتووە هەردوو لە جۆرێک لە مناقەشە و لە ئەوەیە کە ئایا کامیان دەسەڵاتی شەرعیان هەیە بۆ ئەم وڵاتە بۆ ئەم گەلە بۆ سیستەمی حکومڕانی کامیان شەرعیەتی زیاتریان هەیە هەنی دەسەڵاتە کە پێشتری ئیسنادی کردووە ئەگەر چی لە حیزبێکی قەومی ئەوە بۆ بەڵام تا لایەنێکی مەسهەبی شیعەگەریشی لە پاڵ بووە پشتگیری کردەوە بە تایبەتیش لە دوای ئەحداسەکانی 2011 بەدواوە کە لە سووریا و ئێران بە هەموو قۆتیەوە پشتگیری دەکرد وەکو لایەنێکی وڵاتێکی شیعە مەسهەب و پشتگیریکردن لەو ڕۆتە بە شێوەیەکی گشتی و لە هەمان کاتیشدا حیزب الله لوبنانی کە حیزبێکی شیعی و باڵادەستی لوبنان بووە لە سیستمی حکومڕانی بەشار ئەسەد و لە بەرامبەریشدا حرەکاتی باخود بڵن دروستبوونی گروپی چەکداری فیرەقی ئیسلامی سونی و پشتگیریکردنیان لەلایەن وڵاتانی کەندا و تورکیا و هەندێک لایەنی تریشەوە ئەمە دوو ئاراستە سیاسیەکەیە بەڵام ئاراستە سیاسیەکردنی چۆن بارگایی بکرێت بەلایەنی مەسەبی و دینی بۆ شەرعیەتدانە بۆ دەسەڵاتی کە هەیە یاخود بۆ شەرعیەتدانە بۆ بەرەنگاربوونەوەی ئەو دەسەڵاتی کە هەیە ئەنی هەردوو لا لە خۆ گرتووە هەم لایەنە شیعیەکە و هەم لایەنە سونیەکەشی لە پێ بەڕێزت بێت کەواتە ئەوەی گەمەزهەب و دین دەورە بینێ زۆرتر لە ئەفکار و ئایدۆلۆژیا حتا لە سەردەمی با بڵێن هەڕەتی نەتەوەی فکری نەتەوە و ناسیۆنالیزمە هەر عەلەویەت و با بڵێن سونیەت دەوری بینیوە بە تایبەتی ئەکیدی ینی تۆ بۆ نمونە تۆ کاتێک حزبی باسی عێراق حکوم دەکە بە حساب حزبێکی ئەلمانیە و حزبێکی قەومی چی و ئەمانەیە عروبەیە نەزای عروبە لەسەریدا یەکجار باڵا دەستا هەتا شەوەکانی شعارەکانی ئومە عەرەبی واتە ڕیساڵە وحدە حوڕیە ئیشتراکیە هەن تۆ سەیری ئەمانە بکە ئەو شتانە بکە چەمکانە هیچ تایبەتمەندیەکی دینی پێوە نییە بەڵام کە گرژی و مەترسی و یاخود شتێک دروست دەبێتن لە سەریان یەکسەر مەسەلەن سەدام بەدەستی خۆی لەسەر ئاڵاکە دەنووسی الله ئەکبەر و دایما قورئانی خستوەتە پاڵی بە خوێنی خۆی قورئانی نووسیوەتەوە یعنی عەرەب تێڕوانینی عەرەبی قەومی چی بۆ ئاین تێڕوانینێکە پیان وایە ئەو ئاینە زیاتر مۆرکێکی عەرەبی پێوەیە زیاتر مۆرکێکە بۆ ئەوانە چونکە بە زمانی عەرەبی هاتوو ینی هەتا مەسەلەن سەیری کتێبەکان کاتە ئەکادیمیەکانیشان کە دەنووسی مەسەلەن الحضارة العربية الإسلامية الحضارة العربية نانووسی حضارة الشعوب الإسلامية يعني بخۆت دەزانی يعني عرب کەمترین بەشداری هەیە لە شارستانێتی عەرەبی بەراوردکردن بە میلەتانی تری موسڵمان کە ینی بەشداریەکی یەکجار گەوریان هەیە بۆیە ئەو نەزا عەرەبیە دائیمان دەبینی بارگاوی دەکەن لایەنە دینیەکەی دەخەنە پاڵی بۆ تایبەتمەندیە نەتەوەیە کە تایبەتمەندیە دەسەڵاتەکەی کە خۆیان هەیەە لەوەی کە بارگاوی بۆ سیمە جوانەکانی بەس حەقی خۆشیانە طبعا باشە دکتۆر بام بچمەوە ناو مێژوو با بڵێن ئەم حقایەتە ئەگەر نایبنین حکایەت ئەم سەردیەتەی کە هەیە تاکو ئێستا یەکێک لەو شتانەی کە هەیە ئەوترە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ بە عەماری تۆ تەقتولوکە الفیئەة الباغیە ئەمە لە حەدیثی بوخاری صحیحی بوخاریە هەیە کەچی ئێستا هەندێک لە عولەما ئەڵێن ئەم حەدیثە ئەمەی زیاد تەقتولوک یا تەقتولوه الفیئەة الباغیە ئەڵێن ئەمە زیاد لە بوخاری خۆیان هەیە چەندین وەکو ئیبن حەجەری عەسقەلانی و چەوچە زۆر کە ئیبن کەثیر و ئیبن ئەسیر و چەوچە هەموو ئێنەوە کە ئەمان وانوتون ئایا ئەمە قەدحێک یاخود کەلەبەرێکی زۆر گەورە ناکاتە ناو صحیحی بوخاری ئەنجا ئەم مەسەلەیەش بەتەواتی ڕەتەکاتەوە کە معاویە فیئەی باغیە بێ ئەمە دەچێتە چوارچەوەی علمی حەدیث کە زانستێکی سەربەخۆیە پێم وایە خەڵکی سپۆر و شارەزا لەو بوارە قسە بکەم باشتر بەس ئەوەی من دەیڵێم کە عینە ڕەبتی دەکەمەوە بەلایەنە مێژوویە کە مەسەلەن کاتێک کە لە شەڕی تەبعاً لە شەڕی سەفەی نامە کە عەماری کوڕی یاسر شەهید دەکرێت کاتێک ئەم هەواڵە بڵاو دەبێتەوە کاریگەریەکەی لەسەر جێیشی معاویە گەورەترە لەسەرەوەی کە لە جێیشی عەلیدا هەیە ئەن جێیشی عەلی زانیویانە کە پێغەمبەر وای و فەرمووە و زۆربەی سەحابیەکانیش لەگەڵ جێیشی عەلیدا بووینە ینی شتێکی تا ئەندازەیەکی زۆر زاندرا بوو مەسەلەن شتێکی وا هەیە هەرچەندە لە تەمەنی 70 بۆ 73 ساڵی بووە عەماری کوڕی یاسر کاتێک کە دەچێت بەشداری ئەم شەڕە دەکات
يعني تأثير كاردانو كلا نوزيش معاوية زور بوا تادقاتو أندازي مثلا عمرو كرة عاز بهلا داون دتيت لاي معاوية دل عمار كوجا دريت ذات سيبو دل أي نزانيو بيغمبري خواي فرموا جوابك لي زور زوانا در قتله من جاء به برون واي بلاو كانوا قتله من جاء به دل أو كشتي كهناي بو شر اما نما كشتوا اغنيان هنا بيا بو شر بو دا كجرا يعني او كاردانو كي سيدك يعني اگر اما هبي يعني ببلام اول ما معاويه ديارك ام حديثه هبو خوي هبوا دكتور باتوزه بقرنوا لا كشتني عثماني كوري عفان شيء كشي او انا في اي باغي متمردني دزاني كوملك وكار هي لشهيد كردني خليفه عثمان وكل بلين لا تاريخي خومن ولا شريعتها بس انا باغي لا تواني مثلا بقرا يسركني معارضه للاسلام مثلا اقر بهلا دانا لدقيق القران ده لا تركنوا مع الذين ظلموا وانا الى الذين ظلموا يعني تو سيري لمكه يعني عثماني كري عفانا سيري سردمي حكم راني بكي دوان يعني شش صال كم حكم راني شش صال شي زور بيرفكت فتوعات دولتي شي بيز دولتي شي توك مال الريكارجر ريو بيز تقريبا هستي بيناكل بجاوازي لك سردمي عمري كري خطاب لشش صال دواتر ده دبيني كخزم كسكاني نزق دبن لدساتا موري خلافة للاي مرواني كري حكم بوا يعني حكم كري عاص اما يتشك بو لوين كانت بيدو ترى تريد الرسول يعني بيغمبري خدا باوش او مرواني لشار بدر كردبو بحكم ايش خرابي كرد تصنتي لسر خزانه كان بيغمبر كردبو بيغمبري خدا كردبو درد خالبي دري كرد لمدينه دري كرد يعني خليفه عثمان هنا كركي هنا وموري كرد دس حتى شهيد كردنا كشي يعني مروان دستي اجزار بالله هي للشهيد كرنكي هو كاركيتش كاوانا دين بو مدينه معارضا او شتانه تسار سركا مثلا خمسي غنائمي شمالي افريقيا هم دعوت دراو بمروان شي داويتي بموري خليفه دراوتي دواتر درتك يوم مورا للاي مروان بوا انزا مثلا كاو انا دقرنو بيك دينو ابو حسن وعلي كربي طالب دتيتني وانا انو بيك دين اما انا دقرنو كسيك دنيرن نامەیەکی پێەیە مۆری خەلیفەی پێەیە ئەو کەسەچیە مەولای یاخود بڵێن خزمەتکارێکی خەلیفە عوسمانە وشتری خەلیفە عوسمانە مۆرەکە مۆری خەلیفە عوسمانە کە دەیگرن دەڵێن ئەمە چیە دەیهێننەوە دەڵێن کاکە تۆ وعدت بە ئێمەدا ئەم دەڵێن ئەو نامەیەی تۆیە تەماشا دەکە بڵێ ئەو ختمەی تۆیە بڵێ ئەم کەسە خولامی تۆیە یاخود بڵێن خزمەتکاری تۆیە بڵێ بەڵام وەڵڵاهی من نەمنووسیوە انزل داوي مروان دكم بس مروان نادات دست يعني لما انا بود دردك حتى دوات رجلك لشري جمل مثلا طلحي كري خويلد كايتش كل 10 مبشره ام مروان لبجرا بتير كوان لي داتن شهيدي دكاتن يعني اجت ورد بي ودبيني زور بس عكس شيء ما مثلا ما بس ملتيديتن ما بس ملودك او خلقه هالقراوتوا كوملك هوكار هبو كبيت سواني سردمي بيغمبري خدا بوا سردمي ابو بكر الصديق وسردمي عمر كرم خطاب وك اشارات كلا تهادلمي واني ترو ابيستيت او انا بلن كام اشار لو اتي علي كري ابي طالب يا كثاني نزيك لو كتبت يعني تناند الان اجر علي كري ابي طالب خليفه المسلمين ابا متمرد بياو عثمان كوجا كان بيان كذا خليفه يا عبد الله كوري عمر طلحه كوري عبيد الله زبير كوري عوام وتشوتشه امانش انا بزور بيعتين بدأ تحت تهديد السيف لا زاني سون كخليفه عثمان شهيد دكريتن فراغي سياسي قورات زياده هالدري دو روج دو او روجك دو يعني لا تو راس خليفه عثمان رب خوي سوار روج ننجراو ماشي نانشتو بينيجن حتى نانشتو لغورستاني مسلمانان بينيجن يعني لغورستاني جولكان ناشتو انا دواتر لسردمي معاويه وزاويه دكرتو دبيتا غورستاني مسلمانان وتاوكو استاكشيا يعني فراغ شي قوري زيل دي طلحه وزبير هردو شان بيعتيان بيداو سعدي كربي اخذ بزور اخذ زوريكي لتي يعني شمشيري يعني شمشيري مالكي كوري اشتروا تشوتشو لا يعني يشق لو انا علي كوري طالب كوانا دسنا لا يدلن ورب خليفه ضل اجر خلق بخوي بيعتم بينا دو بيعي على نجنبه من نايكم يعني علي كوري ابي طالب وشتاني هبه بياوش متقي لاخواتر زبوا انجا مسالي اوانا مش مشكله علي كوري ابي طالب تسيبوا اواني كعثمان شهيد كل مدينه ما ونو كاتب بيعتي بيدري امانه لمدينه اوان هنا يعني. امانه لمدينه امانه قوتي بالا دستن لمدينه بس يعني او هنا او انا هاتون
بەڵام دواتر مەسەلەن مالیکی کوڕی ئەشتەر و ئەشتەری نەخوێ و مەسەلەن کاکە هیچێک محەممەدی کوڕی ئەبوبەکر و عەبدوڕەحمان و ئەمانە هەموو بەڵێ کەسی دیار بوونە لەگەڵی کەسی دیار بوونە لەگەڵ مشکلەکەی عەلی لێرە ئەو بە مەسەلەن محەممەدی کوڕی ئەبوبەکر کە هیچێک بۆ لەوانەی کە چوورتە سەر خەلیفە عوسمان و لە بکوشتنەکەی بەشداری بووە ئەنی کاتی خۆی کە ئەبوبەکر دەمرێ خەلیفە عەلی کوڕی ئەبی تاڵب دایکی مارە دەکات ئەو لە ماڵی خەلیفە عەلی گەورە بووە ئەنی وەکو کوڕی خۆی گەورەی کردووە وەکو کوڕی خۆی بەڵێ پشتیوانی عەلی کوڕی ئەبی تاڵب بووە مەسەلەن لە شەڕی جەمال عایشە کە خوشکێتی لێرێ ئەو لە بەرامبەری وەستاوە ئەشتەر بە هەمان شێوە ئەنی کەسێکی نزیکی لێ شتێکی تر ئەوترێ عەلی کوڕی ئەبی تاڵب ئەوانەی عوسمانیان کوشت ئەیان کاتە قیادە مثل مالکی ئەشتەر ئێستاش لاشی ئەصحابەیەکی زۆر پیرۆزە بەڵێ دەینێرێ بۆ مسر دیکە بەوالی مسر بەس لە ڕێگە معاویە دەیکوژێ قائیدی جەیشی بووە چی بووە مەسەلەن محەممەدی کوڕی بەکر بەڵێ ئەوش دەکە بەوالی مسلمانە دەیکاتە والی مسر محەممەدی کوڕە حوزەیفە ئەیکاتە هەموو ئەوانەی دەستیان هەبووە لە کوشتنی عوسمانە ئەکرێنە یا قیادەی عەسکەری یا سیاسی لە سەردەمی عەلی و کەسیشیان ناکوژێ ئەمە یەکێکە لەو شتانەی کە باسی یەکەن کە عەلی خلافەت جەوهەریەکەیان چی ئەوان دەڵێن بیان کوژا یەکسەر ئەو دەڵێ بعد وەزعی دەوڵەت مستەقر بێ پاشەوە محاسبەیان دەکەن و دەیان کوژین یاخود قەساسیان دەکەن بزەوە دەوتری ئەنی خلافەکە تەنها لەسەر ئەوەیە لەسەر کاتەکەی ئەم کاتە درێژ دەبێتەوە وفعلا ئەمانە بەس دەشیان کاتە شت بەڵشتن دەشیان کاتە شت بەڵام ئەوانە کەسی مەسەلەن دەرەجە یەک نەبوونێ لە حیجاز بەڵام وەکو هێزی چەکداری ئەو کاتە نزیکەی لە مەکە لە کوفە و لە بەسرا و لە مصر و هەندێک دەڵێن لە شامیش خەڵکاتەوە بەڵام کەم بووینە بە تایبەتی ئەوانەی جنوبی شام ئەوانەی کە زۆر لەژێر کۆنتڕۆلی تەواوی معاویە نەبووینە ئەمان هاتوون مەسەلەن ینی کەس ناڵێ عەلی تۆ دەستت هەیە لە شەهیدکردنی تەنانەت هەتا حەسەن و حوسێن کە لەبێر دەرگای ماڵی عوسمان دادنێ دەڵێن بە خوێنی خۆتان بینێڵن کەس بچێتە ژوورەوە هیچ کەسێک ناتوانێت بچێتە ژوورەوە هەتا دەبێتە شەڕ هەتا دەڵێن یەکێکیان بریندار دەبێتن هیچ کەسێک لە دەرگا ناتوانێت بچێتە ژوور لەسەر بانەوە ئاوا دەبن ئەنی ئەمانە دیفاعیان کردووە کوڕ هەردوو کوڕی ئەوتێت تەنانەت خێزانی پێغەمبەر سەفیە ئەوە بزانم ئەوێ بچە خواردن بەرەیە ئەو بەرێ بۆ عوسمان ئەویشان لە قەتع کردو بڵێ ناخەریکە لە ئاو خۆراکیان لە قەتع کردوون لە خۆی خێزانی پێغەمبەریان نایڵن نیانیشت ئەو تاوان نیان ئەمانە تاوان خۆ تۆ دەڵێ کوردواری خۆیان دەڵێگە مار لەسەر خواردنەوەی ئابوو نابێ بیکوژی چۆن عەلی کوڕی ئەبی تاڵب ئەمە قوبوڵەکە کە ئەهلێکی زۆر ڕق ناسراوە لەسەر حەق ینی ئەمە پرسیارەکەی ئەم پرسیارەکە طبعا ئەمە ئەوانەیە کە من خوێنمەوە جۆم لێگرتو خەڵکیش باسیەکە ینی دەزانی کاک سۆرانجێن ینی تۆ بڵێ مەسەلەن لێ بۆ چۆن نەهێشتۆ چۆن هێشتوێتی ڕەنگەوەندە دەسەڵاتی هەبوو باشە زۆر باشە با بێ مەسەر معاویە چونکە مەسەلەکە ئەمێ حەدیثەکەیە کە گوایە ڕۆژی قیامەت یا پێش قیامەت ینی لە دیمەشقەوە لە جامیعی ئومەویەوە شتێکی ئەوا هەیە کە کوڵی مەهدی دەرەکەوێت یا ئیسای کوڕی مەریەم دەرەکەوێت بۆیە وا احتیمام بە مزگەوتی ئومەوی ئەدرێ ئێستا ئەوان وا هەست دەکەن کە ئەمە ئەو سەردەمەیە کەیتر ئەبێ ئەم بڵین معجیزانە ڕووبە پرسیارەکە من لێرێ ئایا معاویە ئەوەنە با بڵین خۆ ئەسحابەیە ئەویش سەحابێ ئەویش سەحابێ و بەشداری لە سێ غەزوەش کردو کاتبی وحیش بوو یعنی ئایا معاویە با بڵین خاڵی موسڵمانان باشە کەچی لە ئێستادا زۆر لە ئێمە قسە بە معاویە ئاڵێ مەسەرن حتا کەسێک وەک عەدنان ئیبراهیم کە پیاوێکی بانخوازانە بە هەمان شێوە زۆر لە مسلمانانی تر زۆر لە بەتایبەتی بە یەزیدی کوڕی یعنی ئەمە چۆن بخوێنە ئەمە سەحابێش سەحابی بەڵێ کاک سۆرانجان لەمانەداگە خۆت تەجرید نەکەی لە هەندێک تایبەتمەندی مەشاعری مەذهبی و ئەمانە ڕەنگە نەتوانی ئەمە بکەی ینی کە باز لە دەوڵەتدار و باز لە تایبەتمەندی حکومڕانی دەکرێت وەکو سیاسەتمەدار وەکو دەوڵەتمەدار وەکو حکومڕان وەکو چی ناودنەی ئەنی معاویە دڵن لە مێژوی عەرەبدا چوار داهیە هەیە یەکێک لەوانە یەکەمیان معاویە نەک یەکێک لەمانە یەکەمیان معاویە یەکەمیان مەسەلەن وەکو بنەماڵی خۆیان مەسەلەن خوشکەکەی بەر لە باوکی بەر لە خۆی و بەر لە یەزیدی براشی موسڵمان بووە ڕەملە کە دواتر حەبیبە دواتر دەبێتە خێزانی پێغەمبەری خوددا
دوای ئەوە لە فەتحی مەکە خۆشی مسلمان دەبێتە کاتب وحی پێغەمبەر لە هەمان کاتدا لە 3 غەزوە لەگەڵ پێغەمبەری خوددا بەشداری کردووە هەروەها بەشداری لە فتوحاتیش کردووە لەژێر ئەمرەتی یەزیدی برای لە بسەبت منتیقیش ئەوانەی گرتووە قیساری ئەومانە هەتا شاری قیساری خۆی گرتوێتی ئەنی وەکو ئەو بوارە تو ئەگەر ئاماژەی پێ بکە ینی تاوەکو ئێستا لە دنیای سیاسەتدا نمونە بە توانا و لێهاتووی معاوێ دەهێنرێتەوە ئەنی ئەمە لایەکیانە بەڵام کە دەی بەراوردی دەکەی بە عەلی کوڕی ئەبی تاڵب لێرە دوو حاڵەت یەکەمیان سۆزێکی مسلمانان هەیە بۆ عەلی کوڕی ئەبی تاڵب وەکو یەکە بنەماڵی پێغەمبەرە وەکو ئەوەی یەکەم نێرینەیە مسلمان بووە وەکو ئەوەی لە 83 غەزوە بەشدار بوو لە 1 غەزوە لەگە پێغەمبەری خوا بەشداری نەکەوە ئەویش پێغەمبەر ئیستیخلافی کردووە لەسەر قیادەی نەکردو لە چی پێغەمبەر خۆی بەشداری چ قیادە دەکات خۆی قاید قوات هەل هەموو ئەوش بەس نەچۆتە ژێر سەرپەرشتی کەسێکی تر بەڵام دوای ئەوە کە پرۆسی فتوحات دەست پێ دەکات خۆی ناچێت خۆی نەبووتە سەرپەرستی شەڕک بۆ خۆی وەکو کەسێکی وەکو یەکێک لە بەها گەورەکانی ئەوە دانراوە بۆ نمونە تۆ گەورەترین شەڕی ئیسلام کە پێی دەوتورە فەتح الفتوح شاری شەڕی نەهاوەند ساڵی 21 کۆچی مەسەرەن هەموو گەورە سەحابەکان ڕێیان وایە هەموو جێشی ئیسلام لە شامەوە بکشێتەوە لە حیجازەوە عومەر بەخۆی سەرپەرشتی بکاتن شەڕ یەکلاکەرەوە بی لەگەڵ ساسانیەکان تەنها عەلی دەڵێنە ئەمە غەڵەتێکی گەورەیە ئەگەمان تۆ لە حیجاز بڕۆی و لەشکر هەموو بەری دووبارە هەڵگەڕانەوە ڕوودەدا لە شامەوە لەشکر بێنی یەکسەر ڕۆمی بێزانتی هجوم دەکات و سەر شام و شام دەگرێتەوە نا یەک لە سەرسەی خۆشت مەچوو بۆین ئەوان شەڕی مستەمیتمان لەگەڵ نەکەن و شەڕێکە شەڕێکی هاکەزاییتەوە بێ و فعلا قسەکەی ئیمامی عەلی وەردەگرێتن و قسەی ئەوانی تر وەرناگرێتن وانی مەبەستمەوە لە پێگەی ئەبوو چی پێ دەڵێن کە عەلی کوڕی ئەبی تاڵبە لە نێو دەوڵەتدا ینی هەندێک شت دەوترێت کە مۆچی مەسەلەی دەوڵەتدارترە معاویە توانێتی دەوڵەتدار بێ بەس عەلی نازم ئەمە قسەی بەعزێک لە مفەکرین ئەڵێن عەلی کوڕی ئەبی تاڵب لە مەسەلەی قیادە لە عەسکەری و لە خەلافەتیشە سەرکەوتوو نەبووە تەنانەت حەسەنی کوڕی پێڵێ ئەڵێ باوکە مەچوو بۆ شەڕی جەمەل لەگەڵ عایشە کە ئەچێت لەوێ ئەڵێ خۆزگە پێش ئەمە بمردمایە کە هاتم بۆ ئەم شەڕە حەسەن ژڵی پێم نەوتی یعنی ئەمە ئەگەر نەچوو باچی بۆ خۆ تۆ لەشکر ئەو شەڕ نابوو ناو لە بەسڕێ خۆ بەسڕای گرت و بەرەو کوفە داهاتن خۆ لە کوفە نەبوو لە مەدینە بوو چێ لە مەدینە بوو عەلی ئەو کاتە لە مەدینە عەلی پایتەختی کوفە بوو دوای بووە کوفە بەنانە کوفە پایتەختێتیە کەوان دێن بۆچی دێن بۆ بەسڕا بۆی بێنە سەر کوفە ئەوەکەی دیارە ینی تۆ ئەو دوو کەسایەتی جیاوازن دوو کەسایەتی جیاوازن هەرچەندە لە ڕووی تەمەنەوە تەنها 5 ساڵیان نێوانە ئەنی ئەو 10 ساڵ پێش بەعسەد لەدایک بووە معاوی کوڕ ئەبی سوفیان 5 ساڵ پێش بەعسەد لەدایک بووە عەلی گەورەترە 5 ساڵیش لە تەمەنێکدا بۆ 60 ساڵی شتێکی وانە کە هەستی پێ بکرێ شتێکی وانە جا بۆیە دوو کەسایەتی زۆر جیاوازن کەسایەتێک کە تایبەتمەندی ئاینی و متەقی و لە خواترسی و ئەمانەیە حکومڕانی لە پێناو ئاینەکەیە ئەو خەلی معاویە کوڕی ئەبی سوفیان حکومڕانەکەی لە پێناو دەسەڵات و جێبەجێکردنی بە ئەو مەهامانێکە دین زۆر کەمە ماوە ئەمە پرسیارەکە بەم شوەیە لە ئاخیرەوە بێم لە ئێسادا پێتوان نییە زەخمکردنی عەلی تا حەدی ئولوهیەت بە تایبەتی لای شیعە لای ئێمەش تا حەدی تەقدیس زۆرێکە لە مبالغەی شیعەکە هاتووەتە ناو ئەدەبیاتی ئیسلامیەوە ئەژنا عەلی هەر سەحابەی شیعەتی دێت لە دوای ئەبوو بەکر و عومەر و عوسمانی شوێ ئەوە سوکایەتیکردنیش بە معاویە و دوای معاویەش ئەوانی تر پێتوانی ئەمە ئەدەبیاتێکی شیعی هاتووەتە ناو ئێمە ئەو تەقدیسە لە سەردەمی ژیانی عەلیدا دەست پێ دەکاتن بەڵام لە چیوە دەبێتە ڕەوت و گەورە دەبێت لە دوای شەیدکردنی حوسەین کە تایبەتمەندی شیعاگەری لە خۆ دەگرێتن و وەردەگیرێتن ئەنی لە سەردەمی عەلی کاتێ مەجموعەیەک دەچێت لای سەبەیەکان دەرێن تۆ تایبەتمەندی ئیلاهیت هەیە تۆ ئیلاهی دەیان سوێنی ینی ئەتا ئەمە لەسەر عەلی زۆر گەورە دەکەوێتن دڵن سوستاندنی خەڵک بە ئاگر هەتا ئەو پەڕی تاوانیە بێ تەنها لە دەسەڵاتی خوای گەورەیە ئەمە لایەکیانە یانی ئەو تەقدیسکردنەشی بۆ ئەوە دەگەڕێتەوە زیاتر مەسەلەی وەکو بنەماڵەیە کە زوڵمیان لێکرایە چەو سێنراینەوە تۆ داین مەسەل لە دوای شەیدکردنی حوسێن
ینی ڕۆژانە ینی هەموو خوتبەیەکی جمعە جنێویان پێ دەدرا سوکایەتیان پێدەکراوایان پێدەکرا وانی هەتا لە ئەوەکەش دەتوانی لە پەیمانی نێوان حەسەن و حوسێن و معاویە ئەمە ئاماژەی پێکراوە. بۆیە ئەو تەقدیسە تایبەتمەندیی مەسەبی وەگرتووە جائیدەن سۆزی بنەماڵی پێغەمبەری خوداشی وەگرتووە کە مەزلوم بوونە لە سەردەمی ئومەوی و لە سەردەمی عەباسیش ینی پێ لامان نەچێ ئەوەی عەباسیەکان بە بنەماڵی پێغەمبەریان کردو بنەماڵی ئالی بەیتیان کردو و بە شیعەکانیان کردووە ڕەنگە ئومەویەکان ئەوەندەیان نەکرد بۆی فترەکەیان کەمە 92 ساڵە بەڵام ئەوان 500 سەدەیە و بە ماوەی 500 سەدەیەش بەردەوام شۆڕ سەردەمای شیعەش دەسەڵاتدار بوون و توانی کە عەباسیەکان ژڵانی ڕێگەیان پێدا بن دژ بە ئومەویەکان قسە بکەن. بینەرانی خۆشەویست هاتینە کۆتایی ئەم ئەڵقەیە تا ئەڵقەیەشتر و میوانیشتر خواتان لەگەڵ.